تاری هێز و لایەنە سیاسیەکانی ناو کۆنگرەی نەتەوەی کوردستان بەڕێزان نوێنەرایەتی نەتەوەی گرتووەکان نوێنەرایەتی یەکێتی ئەوروپا لە هەرێمی کوردستان قونسڵی وڵاتانی لە هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان ڕایگشتی وەک دەزانرێ زیاتر لە 21 ساڵ بەسەر دەستگیرکردنی سەرکردەی کورد بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان تێدەپەڕێ کە لە چوارچێوەی پلانێکی نێودەوڵەتی دەستگیر کراوە و پاشان ڕادەستی دەوڵەتی تورکیا کرایەوە لەو ساوە تا ئەمڕۆ بەڕێز ئۆجەلان ڕوبەڕووی ئەشکەنجەی دەرونی و پێشێلکاری مافی مرۆڤ دەبێتەوە و تا دێت لەلایەن دەوڵەتی تورکیاوە سیاسەتی گۆشتگیری لەسەر بەڕێزیان توونتر دەکرێت ئەمە لە کاتێکدایە کە دەکرا دەوڵەتی تورکیا بەڕێز ئۆجەلان وەک لایەنێکی مخاتبی ئاشتی قبول بکات و پرسی کورد لەگەڵ دەوڵەتی تورکیا لە ڕێگەی مێزی دانووسان چارەسەر بکات ئەزموونی پرۆسەی ئاشتی ساڵانی 2013-2014 و دیدارەکانی شاندی ئیمرانی لەگەڵ بەڕێز ئۆجەلان بۆ هەموو لایەک بەسوود بوو وەلێ مەخابن دەوڵەتی تورکیا نەیتوانی تاسەر لەگەڵ ئەم پرۆسەیە بڕوات بۆیە دوای لەباربردنی پرۆسەی ئاشتی ئیمرالی بەڕێز ئۆجەلان خرایە دۆخێکی گۆشەگیرەوە بە شێوەیەک کە لە سەرەتاترین کە مافی دیداری کەس و کار و پارێزەرەکانیتی بێبەش کراوە دەوڵەتی تورکیا هەر بەوەندە نەوەستا کە فشاری گۆشەگیری بخاتە سەر بەڕێز ئۆجەلان ئەوە تا لە ڕێگەی ئۆپراسیۆنێکی سیاسی هەموو ئەوانە دەخاتە کونجی زیندان کە ڕۆڵی نێوەنگیریان بینیوە لە نێوان دەوڵەتی تورکیا و ئیمرالی لە هاوسەرۆکەکانی هەدەپەوە بگرا تا پەرلەمانتار و سەرۆک شارەوانیانەی کە لە ڕێگەی دەنجی خەڵکەوە متمانەیان پێدراوە لە بەرامبەر گۆشەگیری سەر بەڕێز ئۆجەلان لەسەر ئاستی جیهان لەلایەن هێز و ڕێکخراوە مرۆڤ دۆستەکان 10 ئۆکتۆبەر وەک ڕۆژی جیهانی ئازادی بۆ ئۆجەلان دیاری کراوە ئێمە وەک هێز و لایەنە سیاسیەکانی ناو کۆنگرەی نەتەوەیی و ئەندامە سەربەخۆکانی ناو کەنەکە پاڵپشتی خۆمان بۆ هەڵمەتە ڕادەگەێنین و داواکارین لە دەستگاکانی مافی مرۆڤی سەر بە نەتەوەیە گرتووەکان دادگای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا و ڕایگشتی کە یەک فشار بخرێتە سەر دەوڵەتی تورکیا بۆ ئازادکردنی بەڕێز ئۆجەلان و سەر جەمگیراوە سیاسەکانی کورد لە باکووری کوردستان دوو دەوڵەتی تورکیا بەڕێز ئۆجەلان وەک مخاتبی ئاشتی قبول بکات و هەرچی زووە پرۆسەی ئاشتی دەست پێ بکاتەوە سێ لایەنە کوردستانیەکان لە چوارچێوەی یەکگرتووی سیاسی پەیامی ئاشتی خوازانەی خۆیان بگەێنە ڕای گشتی جیهان سەرکەوێ ئیرادەی ئاشتی خوازانەی گەلەکەمان ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان